قەنەعات بکە ئەمن لە 91 لە بازارم لەو بازارش لە 2008 2007 الله عەلەم لێرەما هەتا ئیستا بێ بازار ئەوهام نەدیتەوە ئەو ساڵ بەس جەژنی قوربان وان نییە هەیە سەرەزاد و شتەکەشی ماوەتەوە جەژنی ڕەمەزان نایخوا بەددا نایخوا وەڵام مامۆستا بازار کڕین و فرۆشتنە بازار بەعام کڕین و فرۆشتنە کڕین فرۆشیش بە پارە دەکرێت قەنەعات بکە ئەمن لە 91 لە بازارم لەو بازارش لە 2008 2007 الله عەلەم لێرەما هەتا ئیستا بێ بازار ئەوهام نەدیتەوە ئەو ساڵ یعنی قەنەعاتم پێ دەکەی مۆدیل تیجارەت نمایە مۆدیل تیجارەت نمایە ڕاوەستە ینی بازار نەوعما خراپە ڕاستەوە مارکێت زۆر بووە بازار زۆر بووە لەم حەلەکانت جیەکان بازار لە زۆر دەکرێتەوە بەس بازار تام چێژی خۆی هەیە خەڵکی بێگانەمان زۆر دێتکردنی ئەمە ئەتیما لەسەر خەڵکی هەولێرە ناکەین زۆر ئەمە خەڵکی بێگانەمان هەیە بەنگلادیشیە هەندیە تورکە سووریە ئیرانیە خەڵکی گەشتیارە بە سوبحان الله بەعام ڕاوەستایە بەعام ڕاوەستایە کاتژمێر 12 نیوەڕۆ 12 نیوەڕۆ لای داوە تا ئێستا چیت فرۆشتووە لە فەزلی ئەڵای بەزیاد استفتاحمان نەکردێت جارێ سەعادوش استفتاح ناکەین زۆر شکر ئەو جاری واشە سبینان دەکەم بەس ئێستا بەعام بازار کزە سەبەبەکەی چیە سەبەکەی بێپارەیە هیوادارین لایەنە سیاسەکان مەحاول بکەن ڕحمەکی بەو خەڵکێکم بێنە سەر زیادە بە هەنوو عەچیبی بچن لە بەغدایبی لێرە بی لەناو خۆبی بە هەر شێوازێکی ئەو پارە بێتەوە ئەخەریز معنایەکی نییە ئەمە هەموو شتمان دایتە بەغدا شتێکمان نادات ڕحمەت ئەڵڵاتان لێبی ئەوان وێتە سەر خەت کاکە ئەوە شتە دەپارێت شتەکە بە سیاسی دەکەن بڕوا بکە شتەکە بە سیاسی دەکەن بە سیاسی نەکەن ئێستا دەبووە جێژنی و پارە بدرا دەبووە هەدیەش بدرێ نەک معاشەکە هەدیەش بدرێ ماڵ هەیە پێویستی بە پارەی هەدیەت دابا کاکە و لەگەم عاشقی خۆت 500,000 100,000 جێژنانە گەشت دەبووە ئەو حکومەتە لە کنی زۆر شاگەشکە دەبوو لە کنی زۆر گەورە دەبوو هەیبەتی زیاتر دەبوو لە کن ملەتەکەی یەک بە خۆمەوانە ئێستا چەند ئیشی باش دەکە کەیفم پێدێ لۆ کەیف پێدێ لەبەر ئەوی خۆمانە ئەدێمە ڕوو لە چێک دەنج خۆم لە چێ بەرم ئەگەر دەنج لە حکومەتە نەبم بازارمان زەعیفە ئەمساڵ پێ جەژنەیە وەکو ساڵانی تر نییە خەڵک معاشی وەرنەگردووە لا بەلا ڕۆ کەوت دەبێ پاڵی پێوەنەیەکەوێ 50,000 بیر جاڵەسێ باشە ئەو بابەتان دەفرۆشت سەرەزاتە سەرەزات بابەتێکی پێویستە بۆ جەژن و ئەوانە خەڵک دەیکڕێ لە بەیانیەوە تا ئێستا یانی چەند کەست بەڕێ کردووە وەڵا هەر 12 کەسە هەر 12 کەس بەراورد بە جەژنی ڕەمەزان زۆری فەرقە جەژنی ڕەمەزان بە گوناح نەبێ ڕێکلامی خواردنە جەژنی خواردنە خەڵک زیاتر ڕەمەزان تامەزۆری خواردنەکە بەس جەژنی قوربان وان نییە هەیە سەرەزاد و شتەکەشی ماوەتەوە جەژنی ڕەمەزان نایخوا بەددا نایخوا تا چەند نەهاتنی موچە کاریگەری هەبوو لەسەر بازاڕیەوە چۆن کاریگەری بێگومان کاریگەری زۆرە خەڵک موچە وەرگێ سەرفێکە مەزبورە بۆ جەژنە سەرفی وەریشی نەگری لەوانەیە هەربی کڕێ بەڵام وەکو پێویست نییە ینی کەمەکڕن بازار وڵی وەزعەکە باش نییە وەچی ساڵی پار و پێران نییە بازار نییە وڵی یعنی مانگەکە دوو مانگە لەسەر زەرەر دەڕۆین ئیش و کار زۆر خراپە لە بەیانیەوە تا ئێستا چەند مشتریت بەڕێ کردووە بە قورعان 10 مشتری 11 مشتری یعنی بۆ بڕ پێویستە نییە ینی ڕۆژانە زەرەر دەکەین هەفتێک پێش ئێستا تا ئەم کاتانە چەندت بەڕێ دەکرد تاو کاتانە وڵی باش نەبوو برێن باشە باسی جەژنی ڕەمەزان بکەین جەژنی ڕەمەزان چۆن بوو ماشەڵڵا جەژنی ڕەمەزانە خێر و بەرەکەتە ئارەوەڵا جەژنی ڕەمەزانە ماشەڵڵای لێبی جەژنی مسلمانانەوە ینی خەرێک دری خۆشە و بازار باشترە ئەم چەند ڕۆژە بازار ینی بازار وەکو پێویست نەبووە ناوەڵڵا ینی قەت بازار مهانە دیتیە بازار زۆر خراپە ئارەوەڵڵا برێم چیوەڵا ینی هەموو ڕۆژانە زەرەر لەسەر زەرەر دەڕۆین وڵا بازی بازار چۆڵ بووە بڵێ چۆڵبوونەوەکەی چۆڵ نەبووە خەڵکەکە هاتو چۆ دەکات بەڵام کڕین و فرۆشتنەکەی نەماوە چۆن خەڵکەکە نییە توانایی مادی نییە بێت یەک دانا شەڕواڵ بۆ خۆی بکڕ یەکی خۆم شخصی خۆم هاتووم پانتۆڵێ بکڕم نیمە هاتووم نێوە کۆنە فرۆشەکە کابرا کۆنە فرۆشە بزانم پانتۆڵێک دەکدا بم بە 3,000 بە 4,000 چون کوردەرەکە نییە کاسەباتەکە نەماوە کاکە کابرا ماشی نییە ماشیشی هەبێت بە 2 مانگ 3 مانگ جارێک ماشەکەی لەگەر بدا دوای ئەوەش کرێت چی بی ماڵ منداڵە لەسەر بێ ئەوەی تر یعنی ئەو پەڵی مشکلەیە باشە ڕۆژانە ئەو کارێک کە دەیکەی ینی زیادی کردووە لەگەڵ ئەم هەفتەیە یاخود مەبەستەکەم ئەوەیە لە ئێستادا فرۆشی کارەکە چەندە بە بەراورد بە هەفتەی ڕابردوو وەڵای
وەکو شخصی خۆم فڕۆش نییە ینی هیچ بازارێک نەماوە دوچێت کابرا دێدا دەنیشێت 55 ساڵام بەخۆم 55 ساڵ هەمانما دوێنێکە ڕۆژی جۆمە دانیشتوین بۆ ئەشیا پێڵاو شت بفرۆشی دەی وەڵای ویلاوەتە لای باوەڕ ناکەم دوو جووت پێڵاو مافرۆشتوێت یعنی ناکاتت 15,000 دەی نازانی بیدەی بەچی والله ما شاء الله بازار باشە بەزەکە معاشەکە بێ بازار خۆشتر دەبێت جوولێ دەبێت جێژنێ عالفاتە خەرک پارێت نیتە بازار ئەوەیە بزانە بازار بڕێک زۆر معاشەکەی پێوە دیارە باشە بە بەراورد لەگەڵ جەژنی ڕەمەزان زۆری فەرقە ئەو جێژنە زۆری فەرقە ماشەڵە لە بازار گەلە چۆلە دوکاندار ماشەڵە هەموو چۆلە لە جادە چۆلە عنی تەواو ڕاوەستاوە بازارەکە 180 ڕاوەستاوە دەربارە بە معاشەکەشەکە معاشەکە بێ خەرکا و پارەوەرگنتە و بازارە شتێکی لۆ مارێ لۆ جێژنەی لۆ عالفات ئەوەیە چەند ساڵە لێرە کار دەکەی ئەمە لە 1970 لێرەما لە 91 خۆ دەستم بە کاسبی و ئەو مدارە کاسبین کردو لە شێخەڵا تا ئێستا بازاری ئاوا دیوە نمبینیوە هەموو ئەو ئافتە جێژنە ڕێنە بوو لەو جادا بەس ئەو جێژنە ماشەڵا بێ معاشەکەی پێوە دیارە داوا لە حکومەت دەکەین گفتوگۆ بکە معاشەکەمان لە تەواو بکە